ئەو کردیتە بەڕێوەبەر بە چۆرایی چاوی دژمنان. سڵاو لە 250 ئوستادی خۆم مامۆستای هێمنی ماماندی ئوستاد فەرمان ئەو ڕۆحمانە ڕۆح کامێرەوان هەڵمەت منتیک بەڕێوەبەری کارەکانمان ڕێباز ڕەمەزان. تەنیایی بۆ خوا باشە بەس خودا بە تەنیایە دنیا بەبێ برادەر وەک شەوی بێزرایە. تەنیایی بۆ خوا باشە بەس خودا بە تەنیایە دنیا بەبێ برادەر وەک شەوی بێزرایە. هەر وەک شەوی هەڵدایە ئەو شەوە کۆتای نایە ئەمن چی بکەم خودایە دنیا کە بۆچی وایە. دنیا بێ وەفانیە سوێنە خۆم بەو خودایە دنیا بێ وەفانیە مرۆڤ وەفای نەمایە. وەفا شووی کرد کارزانی سەیداوە بۆ من لە برا باڵایە لە قسمت مستەفادام هەتا دنیا دنیایە. بۆ کاک دەرباسە و لێری چیە و لێری دنیایە بۆ کاک دەرباسە و لێری چیە و لێری دنیایە. لە خزمەت کاک عەلیام کاک سەبورم لەلایە ئەوە خزمەتیانەکەم ئەوە خزمەتیانەکەم شێم بەوەی بەتەنیایە. هەڵمەت گەلک نەخۆشم وەختە شۆرە بمخوایە هەڵمەت گەلک نەخۆشم چ بکەم دەنگم دەرنایە. جەوم نییە نا من نا هەڵمەتە توش دورة حياتهم لدى شرخي زمانا نماوات صلاتهم هرخما بمن ضليه على اخوات بقراتهم دكوا ورا اقرا زايد نجيني خوم بيسارم مرقوا بآواتهم نيالاكي كردستان بدايما من فيداتهم. برون بيارم بلين دكوا ورا حياتهم برون بيارم بلين دكوا ورا حياتهم. خلق سيري من دكن وادزان قباتم خلق سيري من دكن وادزان قباتم. بروا بكواني ما بروا بكواني ما دايما 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 من لذاتم بروا بكواني ما ودايما لذاتم. غرزاني سيدا وامرو بضل لاتم بويا بيطلم حياتم ادو برون بيارم بلين دروم بره نمانم بادوايا لخوي ندا ماز نكاشي لقانم. أجل لسراتنو كوتاي دي بشيارم بلين هرشاو نجيري بيبلين لقورستان. اگر هر چاوی چرا پێ بڵێن لە گۆڕستانم ئیمڕۆکە بەدڵ ئایڵێم
لەلای مامە کارزانم لە خزمەت مستەفایە و لە خزمەت دەرباز ژیانم لە خزمەت مستەفایە و لە خزمەت دەرباز ژیانم لە خزمەت کاکە عەلیم خۆم بە براتە زانم لە خزمەت کاک سەبور و ئێوەن هەر هاوڕێیانم لە خزمەت کاک سەبور و خۆم بە بچکۆتان ئەزانم هەتا لەو ژینەی ژینکەم هەتا لەو ژینەی ژینکەم خۆم بە بچکۆتان ئەزانم خدایە بۆچی وایە هەر نایکا مەرحەبایە خوایە بۆ دەبێ وابێ خوایە بۆ دەبێ وابێ لە ڕاستی مناوایە بەڵێ یار بێوەفایە حەتمەن حوکمەکەی وایە کاکارزانی سەیداوە تەبیعەت عەلی وایە هێمن و فەرمان لێ دەدەن پەنجەتان وەکو برایە هێمن و فەرمان لێ دەدەن پەنجەتان وەکو برایە چی هەرچی ئێوەی خۆش ناوێ ڕەبی جۆرایی داهەیە بە پەنجەتان وا بکەن دوژمن جۆرایی داهەیە ڕەبی دوژمنەکانتان ڕسوا بێ لەم دنیایە قوربان پەنجەی فەرمان بم پەنجەی ئەڵەی گوبرایە یەمنی برام بۆ خودایە ئوستادی ئەو دنیایە یەمنی برام لێی دەدا و ئەو بەخۆی مامۆستایە لە قزمەتیدا هەمە و گلەیم هەیە دوایە لە پاشەم لە نایکەم ئێستا بەرەو ڕیوایە کارزان شتێکت پێ دەڵێم هێمن بەخۆی دەزانێ تەبیعەت عەلی وایە هەتا شاباش دەنێری گەرم نابم بۆ خوایە کارزانگ لە یەکەی منیش کارزانگ لە یەکەی منیش لە ڕووتەکەم بۆ خوایە کارزانگ لەیمەیە شەقەی شاباشدان نایە مامانگی شتێکمان بدەنێ